راپەڕین یادێکی پیرۆزە دەبێ هەمووان بیپارێزین گرنگترین ئامانجەکانی راپەڕش ئەو بووە کە زمانی کوردی بهێڵین کە بمێنێتەوە و سەربەخۆ بین ئینشەڵا داهاتوش کوردستان دەبێتە دەوڵەتێکی سەربەخۆ. من وەکو گەنجێکی کورد پیرۆزبای لە راپەڕینی کورد دەکەم کە دەستکەوتێکی زۆر مهم بوو گەورە بوو لە بوومە بەس هەندێک خەدەماتمان کەمە و ئاو کاربامان لێ کەمە داوا لە هەرێمی کوردستان دەکەین کە ئەو شتانەمان لەو بین تەزیین. پیرۆزبایی راپەڕینی شاری هەولێر لە هەموو کوردێکەکەم لە هەموو کوردێکی شاری هەولێرەکەم بە تایبەتی هیوادارم هەموو ڕۆژێکمان یادی خۆشیەکانمان بێت یادی ڕۆژە پڕشکۆکانمان بێت. خەڵکی شاری هەولێر توانیان بە مقاومەتێکی زۆر عەزیمەوە دیکتاتۆری ڕژیمی باس تێک بشکێنن بەڵام بەداخەوە کە ئێستا جیلی جوان ئەو جیلەکە دوای ڕاپەڕین لەدایک بوونە بەباشی لە ڕاپەڕین و لە ئەو مقاومەتە گەورە کە خەڵکی کوردستانی باشوور کردیانە باش تێ ناگەن بن بە پێویستی دەزانم حکوومەت و دەسەڵات ئیشی زۆرتری بۆ بکە یادی ڕاپەڕین بە شێوەیەکی باشتر بەڕێ بابۆیە کە گەنجان و ئەو جیلە کە دوای ڕاپەڕین لەدایک بوونە بزانن ئێمە دوای ئەو ڕاپەڕینە دوای ئەو هەڵشەهیدە زۆرە کە دامانە توانیمانە سیستەمێکی دموکراسی باش لە کوردستانە حاکم بکەین.